16 ئۆکتۆبەر ئەو بەروارەی کە بۆ هەردوو پارتی فەرمانڕەوای کوردستان مێژوویەکی ڕەشە، چونکە لە 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر بەهۆی نەخوێندنەوەیەکی دووربینانە بۆ ئایندەی کوردستان لە سەدا 50 خاچی کوردستانیان لەدەستدا و پێناچێت وا بە ئاسانیش جارێکی تر ئەو ناوچانە بکەونەوە ژێر ڕکێفی کورد مەگەر بەیەک ڕێگە نەبێت. ئەوش بەشداریکردنێکی کارای کوردەکانی ناوچەی مادەی 140 لە هەڵبژاردنەکانی ئەم جارەی عێراق. مامۆستایەکی زانکۆش ڕای دەگەێنێت پێویستە کوردەکانی ناوچە کێشە لەسەرەکان ئەم جارە دەنگ بە حیزبە دۆڕاوەکان نەدەن، بەڵکو دەنگ بەو حیزبانە بدەن کە لە خەمی خاچی کوردستان دانا و ئەوانیش کار بکەن بۆ بەدیهێنانی تەواوی مافەکانی کورد لەو ناوچانە. دوو خاڵی سەرەکی هەیەکەوە هێزە سیاسیە کوردیەکان بە تەواوی پێویستە ئەنجامی بدەن. ئەوەیە خاڵی یەکەم کەوە ئەو گۆڕینی ئەو دەموچا و نوێنەرانێکەوە نوێنەراتی کورد و بەتایبەتی لە ناوچە کێشە لەسەرەکان تایبەتی کەرکووک و دەوروبەری پێویستە ئەو دەموچا و ئەو نوێنەرانە بگۆڕدرێت بۆ ئەوی خەڵکێکی تازە بێت، خەڵکێکەوە دەستیان نەبی لە فرۆشتنی نەوت، دەستیان نەبی لە گەندەڵەکان، دەستیان نەبی لە چەسانەوەی خەڵکی کەرکووک. هەروەها پێویستە لە تەوەری دووەم کاری لەسەر بکرێت ئەوەیەکەوە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان ئەو شوێنە جێناکۆکان بە گوێرەی دەستوری عێراقی بەدی بهێنرێتەوە، بە تایبەتی لە پەرلەمانی عێراق کاری لەسەر بکرێت، لە ئەنجومەنی وەزیران کاتێک حکوومەتێک تازە تەشکیل دەکرێت ئەوانە بکرێتە پێشمەرج بۆ ئەوی گشت مافەکانی گەلی کورد لەو شوێنە جێناکۆکانە بەدەست بهێنرێتەوە. ئەو گرژی و ئالۆزەی کە بۆی هاتنی سوپای عێراق و حەشدی شەعبی لە 16 ئۆکتۆبەر لە ناوچە کێشە لەسەرەکان دروست بووە تا ئێستاش بەردەوامی هەیە. بە جۆرێک کوردەکان لە هەندێک ناوچە وەکو خوورمات و ناتوانن بگەڕێنەوە سەر زێدی خۆیان. چاودێرێکی سیاسیش دەڵێت پێویستە کورد پێش هەڵبژاردنەکانی عێراق ڕێکەوتنێک لەگەڵ بەغدا ئەنجام بدات بۆ ئەوەی ئەو ناوچانە بە هاوبەشی بەڕێوە ببن، ئەگەرنا بەو جۆرە بەشداری هەڵبژاردنەکان بکات هەڵە دەکات. وەزعەکە هیچ مناسب نییە بۆ کورد بۆ هەڵبژاردن ئێستا. بەڕێی من حتاکە بە یەکیشەوە بن دەورێکی وایە نابێ لە هەڵبژاردن. وەزعەکە گۆڕاوە، هەمووی گۆڕاوە. لەبەرەوە بەڕێی من بەشداری نەکەن چاترە لە هەڵبژاردننی ئەو ناوچانە ناوچە دابڕێنەوەکان و داوا بکەن کە دەسەڵاتی هاوبەش بەپێی دەستور لەو ناوچانە بچەسبێ اینجا هەڵبژاردن بکەن. چونکە ئێستا تۆچی هەڵبژارد نەکەیت، دەسەڵاتەکە تۆ نیت، خەڵقی کە لەگەڵ نییە، خەڵقی زۆر دەربەدەر بۆ چۆن یەکەی هەڵبژاردن تەبعاً نیسبەتی زۆر کەم دەبێ. لە دوای 16 ئۆکتۆبەر کورد دەسەڵاتی بەڕێوەبردننی تەواوی ئەو ناوچانەی لەدەستدا کە بە ناوچە کێشە لەسەرەکان ناسراوە. ژمارەیەکی زۆر کوردیش لەو ناوچانە ئاوارە بوون لە شوێنیان عارەب نیشتەجێکراون. ئایندەی ئەو شوێنانەش بە نادیاری ماوەتەوە. چاودێرانیش پێیان وایە ئەگەر بێت و کە لە ڕەقی سەرانی ڕیفراندۆمە شکست خواردوەکەی هەرێم نەبووایە ئەوە ئایندەی سنووری مادەی 140 بەم شێوەی لێ نەدەهات، بەڵکو کورد بە تێپەڕبوونی کات دەیتوانی دەسەڵاتی زیاتری خۆی لەو ناوچانە بسەپێنێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.